ئێمە چەند جار دڵی دایک و باوکمان شکاندووە، ئازارمان داوە لەسەر شتی حرامیش، نەک شتێکی باش و چاک. والله ئەو دایکە لەسەر تۆ دڵی نەهێشاوە کە تۆ حیجاب دەکەی، ئەو باوکە لەسەر تۆ دڵی نەهێشاوە کە تۆ سەردانی مزگەوت دەکەی، دەرس دەخوێنی، کارێک کەسابەتێکی حەڵاڵ دەکەی. زۆر بەمان دڵی دایک و باوکمان هێشاندووە لەسەرەوەی کەوا خۆمان کار و ڕەفتارمان ناشیرنە. ئەو باوکت بۆیە دەست دەکا بە گریان شەوانە و بێتاقەتە لەبەرەوەی دەزانێت تۆ هاوڕێتی چێ دەکەی، چ کەسانێکی خراپ دەکەی، لەگەڵ چی هەڵسوکەوت دەکەی، دەزانێت تۆ لە کافتریاکان کەوتی و دەزانێت جگەرە دەکێشی و نێرگەلە دەکەشی و خەمی تۆیە، خەمی تۆیەتی. ئەو دڵیت ئازار داوە بەو کارە، ئاگدار بە. خۆشکی بەڕێزم، تۆش دڵی دایکت ئازار داوە بەو کارە ناشەرعیانە، دایکت خستۆتە گریانەوە، چەند جار دڵی دایک و باوکت ناڕەحەت کردووە. ئەضحکهما کەما ئەبکەیتەهما، بڕۆ دڵیان خۆشکەن، بڕۆ بیان خەنە پێکەنینەوە، هەروەکو چۆن دڵتان ناخۆشکردن، هەروەکو چۆن کارێکتان کردووە کەوا دەستکەن بە گریان، بڕۆن کارەکەتان ڕاستکەنەوە، دڵیان ئاشکەنەوە، خەندە بخەنە سەر لێوەکانیان. ئەمە چاکەکاری لەگەڵ دایک و باوک.